ئەگەر درامایەک یاخۆت فیلمێکی سینەمایی بەرهەم دەهێنرێت لە بۆ ئەو درامایە یاخود ئەو فیلمە میوزیک چەند گرینگە؟ میوزیک چه ڕۆڵێکی دەبینێتن بۆ ئەوەی پەیامەکەی وەکو خۆی بگاتن؟ تا چەند گرینگە میوزیک لە فیلم و دراماکان؟ دەست خۆشەی مەخەن دەست خۆش وەکو بابەتێکی زۆر گرنگ ینی ئەمن کە باسم لێوە کردووە من هەر لە منداڵیەوە کە کارم کردو بەڕاستی هەر سێ هونەرەکەی تری لای خۆمە بەیەکەوە گرێداوە شانۆ شێوەکاری مۆزیک بەڕای من هەرێک چیان تەواوکەری ئەوی ترن لەبەرەوە هەر لە پەیمانگای هونەرە جوانەکانی مووسڵەوە بووم ئەو کاتە من مۆزیکم بۆ شانۆگەرەکانی ئەو کاتی مووسڵ بڵێن ئامادە کردووە ئەو شانۆگەرانی کە بە زمانی عەرەبی پێشکەش دەکران خۆشبەختانەش لێرەدا دوایی توانم بڵێم ساڵانی هەشتاوە لێرە لەگەڵ کۆمەڵێک لە هونەرمەندانی گەورە کارم کردووە لەوانە هونەرمەندی گەورەمان مامۆستا کۆچ کردو تەڵعەت سامان مامۆستا فەرهەد شەریف مامۆستا لەگەڵ هونەرمەند ناسر حەسەن بڵێن کاری هونەریمان کردووە لەگەڵ دەرهێنەرە بەڕێزەکانی تر ئازاد مەولودیەکێک و لە دەرهێنەرە هەرە بەڕێزەکان کە شانۆگەری ئیمپراتۆر جۆن زمان کرد من مۆزیکم بۆ کرد شانۆگەرێکمان پێشکەش کرد بە هەر سێ زمانی کوردی عەرەبی بە ئینگلیزی لەگەڵ هونەرمەندی کۆچ کرد و کەریم عوسمان کە لە زانکۆی سەلاحەدین ئەو کات کۆلیژی ئەدابنی پێش ڕاپەڕین ئەم بابەتانە من باز دەکەم بەڕاستی ساڵانی هەشتا و شەش هەشتا و حەب لە شاری مووسڵ و لە شاری بەغداد بە ناوی مێجەر بەربارە پێشکەشمان کرد کارمان لەسەر کرد سینەمای کوردی ئێستا بتوان بەرم گەیشتۆتە قۆناغێکی باش لەو بوارانەدا کارکردنی هونەرمەندانی بواری مۆزیک لەو بوارانەدا تا ئێستا وەکو پێویست نەبووە لە کارکردن لە فیلم یاخود لە شانۆگەرەکان هونەرمەندی مۆزیکژەن دەبێ بەڕاستی خوێندنەوەیەکی تەواوی بۆ بوارەکانی سیناریۆ بۆ بوارەکانی دەقی شانۆی بۆ بوارەکانی تری فیلمی سینەمایی هەبێتن بۆ بتوانێت مۆزیک بۆ ئەو بابەتانە بتوانم بڵێم دابنێ واتە مۆزیکێک نەبێتن ئێمە بتوانین وەکو هەڵبژاردەیەک لە کاریگەری مۆزیکە دەنجەکان بتانم بۆری بەرگین وەکو ساوند ئیفێکت و ئەو بابەتانێکەوە لە بوارەکان هەیە بەڵکو دەبێ لەگەڵ دیمەنی توانم بڵێم چ شانۆگەری بێت چ بواری سینەمادا بێتن ئێمە بتوانین مۆزیکی هاوشانی ئەو دیمانانە بۆی دابنێن واتە مۆزیک بێتن خۆی لەگەڵ خۆی ئەو بابەتانە بێەوە خاڵێکی تریش زۆر گرنگە بۆ ئەو بابەتە ئەوش ئەوەیە هەندێک جار مۆزیک دەبێت لە شانۆگەری لە فیلمی سینەمایی ببێتە بەدیلی زمان ببێتە بەدیلی دیالۆگ یعنی ئێمە تا ئێستا بیرمان لەوە نەکردوێتەوە هەندێک جار مۆزیک دەتوانێت کاریگەرتری بێتن لە زمانی دەربڕینی قسەکردنەوە هەندێک جار مۆزیکێک هەیە ترسناکە یاخ مۆزیکێک هەیە شادی بەخشە مژدە بەخشە ئەو مۆزیکە هەمیشە لە پێنا ئەو کارە دەبێ هونەرمەندی مۆزیسیان ئەوانەی کەەوە لە بواری مۆزیک کار دەکەن ئەکادیمیانە بیر لەوە بکەنەوە کە دەبێت خۆیان پێ بگەینن و بتوانن لە دەقەکانی شانۆی دەقەکانی سینەما لە سیناریۆی سینەما لەو بواران دێکەوە کاری سەر دەکەن بە شێوەیەکی زۆر زیندوو کار لەسەر ئەو بابەتانە بکەن و مۆزیک بۆ ئەو بابەتانە دابنێن.